ئەمە ناوچەی کشمیرە، شوێنێکە پڕە لە شاخی بەفراوی و دەریاچەی ڕوون و دۆڵی گەشاوە. بەڵام لە پشت ئەم جوانیەوە پرسێکی ترسناک و ئاڵۆز هەیە، تەمەنی زیاتر لە 75 ساڵە. ئەم ناوچەی باسی دەکەین بە یەکێک لە مەترسیدارترین شوێنەکانی سەرزەوی دادەنرێت. ئەم ناوچەی لەلایەن 3 وڵاتی زلهێزەوە چاوی لەسرە: چین و هیندستان و پاکستان، بە تایبەتیش هیندستان و پاکستان. 4 شەڕی گەورەیان لەسەر ئەم ناوچەیە کردووە. وەکوی ژماری قوربانیەکانیان 100,000 کەسی تێپەڕاندووە. ناو بە ناو جیهان بە هەواڵی هێرشەکانی کشمیر دەلەرزێت، بەڵام دوایین هێرش تەواو جیاواز بوو. ئێوارەی 22 نیسانی ساڵی 2025 5 سەگدار هێرشیان کردە سەر ناوچەیەکی گەشتیاری لە کشمیر. لەم هێرشەدا لانی کەم 26 هێندی کوژران. هیندستان گروپێکی ئیسلامی بەوە تۆمەتبار کرد کە بەرپرسیارن لە هێرشەکە. هەروەها حکوومەتی پاکستانی تۆمەتبار کرد بە پشتیوانی کردنی ئەو گروپە. دوای ئەوە هیندستان ڕێو شوێنی جددی لە دژی پاکستان گرتە بەر. پەیمان نامەکانی ئاوی شکاند و هەڕەشەی لێسەندنەوەی ئاوی لە پاکستان کرد. سنوورەکانی داخست و هەموو پاکستانیەکانی لە خاکی خۆی دەرکرد و زیاتر لە 500,000 سەربازی لەسەر سنوور کۆ کردەوە. بەڵام ئەمە مەترسیدارترین بەشی ململانیەکان نییە. مەترسێکە ئەوەیە هەردوو لا خاوەنی جبەخانەی ئەتۆمی ترسناکن کە دەتوانن لە ماوەی چەند کاتژمێرێکدا ملیۆنان کەس لەسەر زەوی بسڕنەوە. ململانەی نێوان هیندستان و پاکستان یەکێکە لە ململانیە هەرە مەترسیدارەکانی سەر هەسارەکەمان و زیاتر لە 70 ساڵە بەردەوامە. ئێمەش ئەمڕۆ هەوڵ دەدەین سیرۆکی ئەم شەڕە درێژ خەیانەتان بۆ باز بکەین لە سەرەتاوە. وەک هەمیشە ئەگەر بمانەوێت لە سەرچاوەی هەر ململانەیەک تێبگەین دەبێت کەمێک بگەڕینەوە بۆ کات و ئەم جارە بۆ زیاتر لە 150 ساڵ دەگەڕینەوە دواوە، بە تایبەتی لە ناوەڕاستی سەدەی 19دا. ئەم بەشەی هەسارەکە بە کیشوەری هیند ناسرا بوو. بەو پێی ئەم ناوچەیە لە ڕووی ڕووبەرەوە زۆر گەورە بوو، خاکێکی ئێزگار زۆری لە خۆگرت بوو. خاکەکەی درێژ دەبێتەوە لە لووتکەکانی هیمالایە لە باکوورەوە تا کەنارەکانی زەریای هندی لە باشوور و لە کەنداوی بەنگال لە ڕۆژهەڵاتەوە تا سنوورەکانی ئێران لە ڕۆژ ئاوا. ناوچەیەکی زۆر زەبەلاح، دانیشتوانێکی زۆری تێدایە. 100 ملیۆن کەس لێرە دەژین. ئەم ناوچەی کە باسی دەکەین بەشێکی لە ژێر کۆنتڕۆڵی کۆمپانیایەکی بەڕیتانی بوو بە ناوی کۆمپانیای ڕۆژهەڵاتی هیندستان. کۆمپانیایەک کە سوپای تایبەتی خۆی هەبوو و بازرگانیەکی زەبەلاحی ترانس کیشوەری هەبوو، جگە لە چەند شانشینیەکی دیکە. کیشوەری هیندستان تەنها لە ژێر دەسەڵاتی بەڕیتانیادا بووە، واتە پشکی شێری هەبووە لە بەڕێوەبردننی دەسەڵات لەم خاکەدا. بەڵام دواتر چەندین یاخیبوون و شۆڕشی جیاواز لە هیندستان دژی بەڕیتانیا دروست بوو. بەڕیتانیا بڕیاریدا کۆنتڕۆڵی فەرمی هیندستان بکات و کۆمپانیای ڕۆژهەڵاتی هیندستانی هەڵوەشاندەوە و هەموو ئەم خاکەی خستە سەر تازی بەڕیتانیا. با کەمێک بگەڕینەوە بۆ کات و سەر هەڵدانی غاندی و سەرەتای بیرۆکەکانی سربەخۆیی هیندستان. با زیاتریش بگەڕینەوە بۆ کات و بگەینە جەنگی جیهانی دووەم و سەرەتای ماندووبوونی بەڕیتانیا. دەگەینە ساڵی 1947 کە 2 ساڵ دوای کۆتای هاتنی فەرمی جەنگی جیهانی دووەم و بەڕیتانیا بوو کە بەڕیتانیا دیارترین لایەنی شەڕەکە بوو کە زیاتر لە 5 ساڵ شەڕی ئەڵمانیای دەکرد و سەرکەوتنی بەدەستهێنا بەسەر هیتلەر و ئەڵمانیای نازیدا. بەڵام ئەم سەرکەوتنە دوای کەمبوونەوەی سەرچاوە و سوپا و ئابوووریەکەی زۆر بوو. هەر بۆیە بەڕیتانیا ئەو شانشینیە بوو کە خۆر هەرگیز لەسەری ئاوان نەبووە بەهۆی ڕووبەرفراوانەکەی و ژمارەیەکی زۆر لە کۆلۆنیەکانیەوە. بڕیاریدا دەست بکات بە کشانەوەی هێزەکانی لە هیندستان بۆ پاراستنی وڵاتەکەی و ئابووریەکەی. بەڕیتانیا بڕیاریدا هێزەکانی لە زۆر شوێن بکشێنێتەوە. یەکێک لەو شوێنانە هیندستان بوو. بەڵام بابەتەکە ئەوەندە سادە نییە. بەداخەوم کە پێت دەڵێم ناتوانیت 100 ساڵ وڵاتێک داگیر بکەی ئینجا لە ناکەو بڵێ تەواو من نامەوێ و دەمەوێت بە ئارامی بڕۆم. نەخێر، بابەتەکە لەوە ئاڵۆزتر بوو. هیندستان وەک لە سەرەتاوە پێم وتن ڕووبەرێکی زۆر فراوانی هەیە.
ژمارەی دانیشتوانەکەی لەو سەردەمەدا ملیۆنان کەس بوو، جگە لە بوونی کێشەیەکی مێژوویی زۆر ئاڵۆز کە ئەم هەرێمە بەدەستیەوە دەناڵێنێت. ئەویش دابەشبوونی ئاینی و مەزهەبیە. ئەم ناوچەیە ملیۆنان هیندۆسی و ملیۆنان موسڵمانی تێدا نیشتەجێیە و ناو بەناو گرژی و کێشە لە نێوانیاندا دروست دەبێت. کاتێک بەریتانیا هات بۆ کشانەوە لە هیندستان، خۆی لە کێشەکەدا بینیەوە. بەریتانیا نەیدەزانی ئەم زەویە بدات بەکێ، بۆیە بیرۆکەیەکی زۆر درەوشاوی هێنایە ئاراوە کە پێشتر هەرگیز نەیکردبوو. بەریتانیا بڕیاریدا هیندستان دابەش بکە. بڕیاریدا دابەشی بکە بەسەر دوو وڵاتدا. یەکەمیان هیندستان بوو وەک وڵاتێک بۆ هیندۆسەکان، وڵاتی دووەمیش پاکستان، بەڵام پاکستانی ڕۆژئاوا و پاکستانی ڕۆژهەڵات، ئەویش وەک وڵاتێک بۆ موسڵمانان، و لێرەوە ململانیەکان دەستی پێکرد. دوای کشانەوەی بەریتانیا بۆ هیندستان و دابەشبوونی بەسەر دوو وڵاتدا، کارە ساتەکە دەستی پێکردەوە. هیندستان لە سەرەتاوە دامەزراوە بۆ ئەوەی وڵاتێک بێ بۆ هیندۆسەکان. پاکستانیش هەر لە سەرەتاوە وەک دەوڵەتێک بۆ موسڵمانان دامەزرا. ئەم وڵاتانە پاکستان و هیندستان هەر لە یەکەم ساتە وەختەوە وەکو دەوڵەتێکی ئاینی دامەزراون. ئەمە ژوای کرد موسڵمانانی ناوچەکانی هیندستان هەست بە ترس و تیرۆر بکەن. هەروەها وای کرد هیندۆسەکانی ناوچەکانی پاکستانیش هەست بە ترس بکەن. سەدان هەزار موسڵمان لە هیندستانەوە کۆچیان کرد بۆ پاکستان، و پێچەوانەکەش ڕاستە. سەدان هەزار کەسی هیندۆسی لە پاکستانەوە کۆچیان کرد بەرەو هیندستان، و لە کاتی ئەم کۆچانەدا هەزاران کەس لەو بەینەدا کوژران کە پشکی زۆرینەی کوژراوەکان بەر موسڵمانانی پاکستان کەوت کە لەسەر سنوورەکان تەقەیان لێ دەکرا. با کەمێک لەم بابەتە دوور بکەوینەوە، هەرچەندە بابەتێکی گرنگە و پڕ لە وردەکاری، و بچینە سەر بابەتێکی دیکەی پەیوەست بە جوگرافیا. هیندستان لە ژێر کۆنتڕۆڵی بەریتانیادا هەرێمێک بوو کە ڕاستە و خۆ لەلایەن بەریتانیاوە کۆنتڕۆڵ کرابوو، و کۆمەڵێک میرنشینی بچووک و شانشینی بەخۆیەوە بینی بوو کە بە جۆرێک یان زۆرێکی تر ملکەسی بەریتانیا بوون. بۆیە کاتێک بەریتانیا هیندستانی بەجێهێش، هەندێک لەو شانشینانە ڕەتیان کردەوە شوێن دابەشبوونە نوێیەکە بکەون. بەڵام بە هەندێک سیاست و هەندێک شەڕ و شۆڕەوە زۆربەی ئەم شانشینانە ملکەتی بوون. هیندۆسەکانیش ملکەسی هیندستان بوون، موسڵمانەکانیش ملکەتی پاکستان بوون، بەڵام میرنشینێک هەبوو. دۆخەکەش کەمێک ئاڵۆزە. ئەم میرنشینە ناوی کشمیرە و دەکەوێتە ئەم ناوچەیە لە باکوور لەسەر سنووری چین هەڵکەوتووە. کشمیر بابەتەکەی ئاڵۆز و جیاواز بوو، چونکە زۆرینەی دانیشتوانی ئەم هەرێمە موسڵمانن، بەڵام حاکمەکەی هیندۆسە. حاکمەکەی ئەم کەسەیە بە ناوی هاری سینگ. ئەم حاکمە ڕەتی کردەوە بچێتە ناو پاکستانەوە، وتی دەمەوێت وڵاتێک بۆ خۆم دروست بکەم، دەمەوێت شانشینی سەربەخۆ یان میرنشینێک دروست بکەم. لێرەدا گەلی موسڵمانی کشمیر لە دژی فەرمانڕەواکە ڕاپەڕینەوە و داوایان لێکرد بچێتە ناو پاکستانەوە. کشمیر ناوچەیەکی گرینگە لە ڕووی سەرچاوە و ڕووبەر و گەشتیاری و شوێنێکی استراتیژیە. حکوومەتی پاکستان پشگیری کرد خەڵکی کشمیر نەک تەنها بە قسە، چەک و چەکداریان هێنایە ناوچەکە بۆ ئەوەی حاکمەکە بڕوخێنن. لەو ساتەدا ترسی ئەوەی هەبوو دەسەڵات لە دەست بدا، بۆیە چوو داوای پاراستنی لە هیندستان کرد. هیندستانیش زۆر زیرەک بوو و پێیان گوت ئێمە یارمەتی نادەین تا تۆ ڕازی نەبی بچیتە ناو هیندستانەوە. و حاکمە فەرمانڕەواکەی کشمیر هیچ بژاردەیەکی تری نەبوو جگە لەوەی ملکەسی داواکاریەکانی هیندستان بێت و واژۆی لەسەر بکات. دوای پەیمانی پەیوەستبوونی کشمیر بە هیندستان، تەنها ڕۆژێک دواتر سوپای هیندستان هاتنە ناو کشمیر و ڕایان گەیاند کە بە فەرمی ئەم خاکە بەشێکە لە هیندستان. لەلایەکی ترەوە پاکستان ڕەتی کردەوە کشمیر وەکو خاکی هیندستان بناسێنێت، تەنانەت بە داگیرکردنی خاکی پاکستانیشی زانی، بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە زۆرینەی دانیشتوانی ناوچەکە موسڵمانن. و لێرەوە یەکەم شەڕی هیندستان و پاکستان دەست پێ دەکات. لە کۆتاییەکانی مانگی ئۆکتۆبەری ساڵی 1937 سوپای هیندستان بە فەرمی هاتە ناو کشمیر، بەڵام خەڵکی ئەم ناوچەیە ئەم چوونە ژوورەوەیان ڕەت کردەوە و بە داگیرکردنی زەویەکانیان زانی. لە ئەنجامدا هەزاران چەکداری کشمیری کە لەلایەن پاکستانەوە پاڵپشی دەکران لەگەڵ سوپای هیندستان تێک هەڵچوون. دوای چەند هەفتەیەک سوپای پاکستان ڕاستەوخۆ هاتە ناو شەڕەکەوە.
شەڕەکە لە سەرەتای ساڵی 1940 گەیشتە لووتکە و هەردوو لا دەستیان کرد بە وردکردنی یەکتر. بەهۆی ئەوەی هیچ شتێک لە بەرچاو نەگیرا، هەزاران کەس لە هەردوو لا کوژران و سەدان هەزار کەسیش لە ماڵ و زەوی و زاری خۆیان ئاوارە بوون. شەڕەکە لە یەکەم ڕۆژی ساڵی 1939 دوای دەستێوەردانی ئەنجومەنی ئاسایش بە فەرمی کۆتایی هات. دەرئەنجامی شەڕەکە دابەشبوونی خودی ناوچەی کشمیر بوو. ئێستا هیندستان کۆنتڕۆڵی ئەم لایەنەی کردووە. بەڵام ئەوە چارەسەر نەبوو. لە دوای شەڕ و دوای دابەشبوونی کشمیر و دوای دەستێوەردانی ئەنجومەنی ئاسایش هەر لایەک بەردەوام بوو لە کۆنتڕۆڵکردنی تەواوی ناوچەکە. پاکستان بانگەشی ئەوەی دەکرد کە ناوچەکە زۆرینەی موسڵمانە. هیندستانیش بانگەشی ئەوەی دەکرد کە حاکمی ناوچەکە ڕادەستی کردوون. بەم شێوەیە ململانیەکان دەستی کرد بە پەرەسەندن. بەو پێی ئێستا هەر وڵاتێک بانگەشی ئەوەی دەکرد کە ئەوەی دیکە بەشێک لە خاکەکەی داگیر دەکات. لێرەوە هەر وڵاتێک دەستی کرد بە کۆکردنەوەی هێزەکانی دژی ئەم هەرێمە وەچەک بکڕن بۆ شەڕکردن لەگەڵ لایەنی بەرامبەر. بەڵام لە کاتێکدا کە هەردوو لا سەرنجیان لەسەر یەکتر بوو، چین هێرشی کردە سەر هەندێک ناوچەی کشمیر و دەستی بەسەرداگرت. بۆیە ناوچەکە بە فەرمی لە نێوان سێ وڵاتدا دابەشکرا. بەڵام کشمیری چین لە ساو ناوچەکانی تری کشمیر کەمتر گرنگ بوو. بۆیە ململانیەکان بە شێوەیەکی سەرەکی لە نێوان هیندستان و پاکستاندا مایەوە و گرژی نێوانیان ساڵ لە دوای ساڵ بەردەوام بوو لە زیاد بوون تا لە ساڵی 1965دا جارێکی دیکە تەقیەوە. دووەم شەڕی هیندستان و پاکستان دەستی پێکرد. لە مانگی ئابی ساڵی 1965 پاکستان ئۆپەراسیۆنێکی هەواڵگیری لە کشمیری هیندستان دەست پێکرد بۆ هاندانی دانیشتوانی ئەوێ دژی دەسەڵاتی هیندستان. بەڵام هیندستان پیلانەکەی ئاشکرا کردو بە بەکارهێنانی تانک و تۆپ و فڕۆکە بە هێرشێکی سەربازی بەرفراوان وەڵامی دایەوە. لە بەرامبەردا پاکستان وەڵامی هێرشەکەی دایەوە و بە هێرشێکی بەرفراوانی بەرپەرزدانەوەی نێوان هیندستان و پاکستان وەڵامی هێرشەکەی دایەوە. ئەم شەڕا یەکێک بوو لە گەورەترین شەڕە تانکیەکان لە مێژوودا. بەڵام دیسانەوە ئەنجومەنی ئاسایش و ئاگربەز لە نێوان ئەو دوو لایەنە دروست بوو. هەر لایەک دەگەڕێتەوە ناوچەکانی پێش جەنگ. وەزارێکی تریش لە شەڕێکدا براوە نییە. تەواو پێچەوانەکەیە. هەر لایەک هەزاران کوژرا و سەدان ئۆتۆمبیلی سەربازیان لە دەستدا. کشمیر ئەم هەرێمە پڕ لە سروشت و جوانی و سەرچاوەیە. بە دابەشبوون مایەوە و لە حاڵەتێکی تیرۆردا لە دەنگی تۆپەکاندا دەژیا کە تەنانە لە ساتەکانی ئارامیشدا نەوەستا. ڕاستە شەڕەکە کۆتایی هاتووە. بەڵام هیندستان لە بیری ناچێ پاکستان چی لێ کرد؟ هیندستان لە بیری ناکا پاکستان چۆن موسڵمانانی لە کشمیر هاندا. بۆیە هیندستان هەمان کار دەکات، بەڵام لە شوێنێکی جیاواز. بەڵام ئایا لە دووری سەدان کیلۆمەتر لە کشمیرەوە سەرکەوتوو دەبێت یاخودنا؟ بەشی دووەمی ویلایەتی پاکستان هەیە کە پاکستانی ڕۆژهەڵاتە. ئەو ناوچەیە لە ڕووی مێژوویەوە بە خاکی بەنگال ناسراوە. ئەم ناوچەیە خاکی بەنگلادیشیەکانە و هەرچەندە زۆر دوورە لە پاکستان، بەڵام بەشێک بۆ لە پاکستان، چونکە وەک لە سەرەتاوە ئاماژەمان پێدا بەریتانیا لەسەر بنەمای ئاین ناوچەکەی دابەش کرد. تۆ موسڵمان بیت لەگەڵ پاکستاندای، تۆ هیندۆسیش بیت ئەوە لەگەڵ هیندستاندای. ئەم هەرێمە زیاتر لە 20 ساڵ وەک بەشێک لە پاکستان مایەوە تا سەرهەڵدانی یاخیبوون و بزوتنەوەی زیابوونەوە لە بەنگال لە دژی حکوومەتی پاکستان. یاخیبوانی بەنگالی ڕوبەڕووی سەرکوتکردنی دڕندانە لەلایەن سوپای پاکستان بوونەوە. بۆیە هەزاران گەنجی بەنگالی هەڵهاتن بەرەو خاکی هیندستان. هیندستان پێی گوتن بەخێربێن و بەخێربێن و بڕیاریدا ئەم یاخیبوانە بەکار بهێنێ بۆ لێدانی دوژمنە سەرەکیەکەی کە پاکستانە. هیندستان کەمپی مەشق و ڕاهێنانی بۆ بەنگالیەکان دامەزراند و لەسەر سنوور کەمپیان بۆ دانا. چەکی پێداون و زانیاری هەواڵگیریان بۆ دابین کردن. هەموو ئەم ئامادەکاریانە بۆ شەڕی گەورە بوو کە لە مانگی ئازاری ساڵی 1970 دەست پێ دەکا. یاخیبوانی بەنگالی لە خاکی هیندستانەوە هێرشیان دەکردە سەر سوپای پاکستان. سوپای پاکستانیش بە ئەو پەڕی درڕندەیی وەڵامی یاخیبوونەکەی دایەوە و سەدان هەزار بەنگلادیشی کوشت. خەمڵاندنەکان بۆ ژماری قوربانیانی بەنگالی لە نێوان 300,000 بۆ 3 ملیۆن هاوڵاتیە. ژمارەیەکی زۆر گەورەیە و تەنانەت گەورەتر لە ژمارەی قوربانیەکان ژمارەی ئەو پەنابەرە بەنگالیانەیە کە بەرەو هیندستان هەڵاتون. 10 ملیۆن بەنگالی لە ڕۆژهەڵاتی پاکستان
بەرەو هیندستان هەڵهاتن و داوای مافی پەنابەری دەکەن لەم ساتەدا. گروپە یاخیبووەکانیان خۆڕاگیرەکان لە ناوچە سنووریەکان سوونە دەرەوە بۆ شار و گوندەکانی قوڵای ناوچەی ڕۆژهەڵاتی پاکستان ڕۆشتن و هەموو ئەمانش بێگومان لە ژێر ڕۆشنایی بەردەوامی پشتیوانی هیندستان بۆ ئەم کوتلانە بوو. ئەمەش بووە هۆی تووڕێی زۆر لە پاکستان کە هێرشی ئاسمانی بۆ سەر بنکەکانی هیندستان لە قوڵای ناو هیندستاندا دەست پێکرد. لەو ساتەدا هیندستان ئامادە بوو و چاوەڕێی هێرشێکی وەها بێباکانە بوو لە پاکستانەوە. هیندستان شەڕی ڕاگەیاند و بە هاوکاری لایەنە بەنگالیەکان هێرشێکی چەقێنەری بۆ سەر ڕۆژهەڵاتی پاکستان دەست پێکرد. دوای چەند ڕۆژێک سوپای هیندستان توانی داکای پایتەخت و فەرماندەی سوپای پاکستان گەمارۆ بدا. تەسلیم بوون ڕاگەیاندرا و زیاتر لە 90,000 سەربازی پاکستان لەلایەن سوپای هیندستانەوە بەدیل گیران لە گەورەترین تەسلیم بوون لە دوای جەنگی جیهانی دووەمەوە. گرنگترین دەرئەنجامی ئەم شەڕا کۆتایی هاتنی ئەو وڵاتە بوو کە بە پاکستانی ڕۆژهەڵات ناسرا بوو. هەروەها دامەزراندنی وڵاتێک لەم ناوچەیەدا بە ناوی بەنگلادیش. دوای ئەوەی پاکستان بەشی ڕۆژهەڵاتی خۆی لە دەستدا دیسانەوە هەموو سەرنجی خۆی خستە سەر کشمیر. وردە وردە ئەم ناوچەیە بوو بە یەکێک لە مەترسیدارترین شوێنەکانی سەر ڕووی زەوی بەهۆی ئەو بڕە قەڵاوچەکانەی کە تێیدا بوون و لێرەوە دەسینە ناو مەترسیدارترین قۆناغی ململانیەکان. لە ساڵی 1974 هیندستان جیهانی تووشی شۆک کرد بە ڕاگەیاندنی سەرکەوتنی یەکەم تاقیکردنەوە ئەتۆمێکی. ئەمەی ڕاگەیان هەموو وڵاتانی جیهانی تووشی شۆک کرد، بەڵام یەک وڵات هەبوو بە هیچ شێوەیەک تووشی شۆک نەبوو، بەڵام ئەم وڵاتەش ترساوە. بە دڵنیاییەوە پاکستانە. پاکستان دوژمنی سەرەکی هیندستانە کە لە بەرامبەردا ڕاستەوخۆ دوای ڕاگەیاندنی هیندستان دەستی کرد بە کارکردن لەسەر پرۆژە ئەتۆمیەکەی خۆی. بابەتەکە لە چەکی ئەتۆمیدا نەوەستا، بەڵام هەردوو وڵات دەستگای هەواڵگیری زۆر بەهێزیان پەرەپێدا بۆ ئەوەی سیخوڕی بەسەر یەکتریدا بکەن. بیهێنە بەرساوت کە ئەمڕۆ دەستگای هەواڵگیری پاکستان بە پێنجەم بەهێزترین دەستگای هەواڵگیری لە جیهاندا دادەنرێت، لە کاتێکدا دەستگای هەواڵگیری هیندستان لە پلەی هەشتەمدایە. ئەم دەستگایانە ڕۆڵێکی گەورەیان لە ململانیەکاندا هەبوو. دەستگای هەواڵگیری پاکستان زۆربەی کاتەکانی بۆ ئاوڕوژاندنی هیندستان لە ناوەوە و بۆ پاڵپشیکردنی گروپە جوداخوازەکانی موسڵمانان و سیخەکان تەرخان کرد. بەڵێ تۆ ڕاست بیست. سیخیەکان کەمینەیەکی ئاینین کە لە هەندێک ناوچەی هیندستاندا ئامادەن و بۆ ماوەیەکی زۆر داوای زیابوونەوە و دامەزراندنی دەوڵەتی خۆیان لە باکووری هیندستان دەکرد. بەڵام سوپای هیندستان خەریکی سەرکوتکردنی ئەم جوداخوازانە بوو تا ڕۆژێک سیخەکان تەقینەوە و دانیشتن و ناڕەزایەتی توند و تیژیان ئەنجامدا. هەموو ئەمانە لە ئەنجامی پلاندانانی دەستگای هەواڵگیری پاکستان بوو، چ ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ ڕوویان داوە و هەر لەوێشدا بە کرێگیراوانی هیندستان کوڵان و بڕیاریاندا جارێکی دیکە ململانیەکان بگوازنەوە بۆ کشمیر. لە ساڵی 1987 دەسەڵاتدارانی هیندستان بڕیاریاندا هەڵبژاردن لە ناوچەی کشمیر بەڕێوە بچێت کە هیندستان بەڕێوەی دەبن بۆ ئەوی بە جیهانی نیشان بدەن کە خەڵکی موسڵمانی کشمیر دڵخۆشن بە دەسەڵاتی هیندستان و نەگوەک ئێوە دەڵێن ئێمە ستەمیان لێ دەکەین. نا ئازیزم، ئێمە مافی خۆیانمان پێداون، ئێستا دەمانەوێت هەڵبژاردنیان بۆ بکەین و بۆ خۆتان بزانن کام حیزب هەڵدەبژێرن، حیزبێکی موسڵمان یان حیزبێکی هیندۆسی. و بەڕاستی هەڵبژاردنەکانیش ئەنجام درا، بەڵام سەرسوڕهێنەر ئەوە بوو کە کاتێک خەڵکی کشمیر گەیشتنە دەنگدان بۆیان دەرکەوت کە هیچ هەڵبژاردنێک نییە. خەڵکی ئەوێ لە کشمیر گەیشتبوونە سندوقەکانی دەنگدان بۆ ئەوەی ئەو حیزبە هەڵبژێرن کە خۆیان دایانەوێ. بەڵام کاتێک گەیشتنە سەر سندوقەکانی دەنگدان بۆیان دەرکەوت کە سندوقەکانی دەنگدان پڕن لە ناوی ئەو حیزبەی کە ئەوان نانویستووە. ئەو پارتە هیندۆسی سەر بە حکوومەتی هیندستانە. مەبەستم ئەوەیە ئەگەر لەو ئاڵۆزیە تێنەگەیت کە ڕوویدا. حکوومەتی هیندستان ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا کردو، لێرەدا گەلی کشمیر ڕاپەڕی. هەزاران کەس ڕژانە سەر شەقامەکان و ناڕەزایەتیان دەربڕی و حکوومەتی هیندستانیان بە حکوومەتێکی داگیرکەر وەسف کرد. هیندستان بە توندی وەڵامی ناڕەزایەتیەکانی دایەوە و خەڵکی دەستگیر کرد و خەڵکی کوشت. ئەوەی لەو کاتەدا لە کشمیر ڕوویدا نزیک بوو لە کۆمەڵکوژی. بۆیە گەلی کشمیر هیچ ڕێگەیەکی تریان نەبوو جگە لە وەڵامدانەوەی توند و تیژی. بەم شێوەیە هەزاران گەنج لە کشمیر چەکیان لە دژی هیندستان هەڵگر. ئەم گەنجانە بە تێپەڕبوونی کات
کوتلەی چەکداریان دامەزران کە بەشێکیان سیمای کوتلە ئیسلامیە توندڕەوەکانیان وەرگر. لە بەرامبەردا پاکستان دەرفەتێکی گەورەی بۆ ئەم کوتلانە بینی کە هێرش بکەنە سەر دوژمنە سەرسەختەکەیان کە هیندستانە و بەم شێوەیە پشگیریان کرد و چەک و زانیاری هەواڵگیریان بۆ دابین کرد. ئەم گەرمبوونە لە کشمیر ڕوویدا لە بێدەنگکردنی خەڵک و تەزویرکردنی هەڵبژاردن و سەرهەڵدانی کوتلە چەکدارەکان. ئەم هەرێمەی کردە شوێنێکی خوێناوی کە ڕۆژانە بردومان و پێکدادان ڕوودەدا. بەڵام هێشتا گەورەترین کارەسات ماوە. گەورەترین کارەسات لە ساڵی 1998 دێت کاتێک پاکستان بە فەرمی ڕایگەیان کە بووەتە دەوڵەتێکی ئەتۆمی. ململانەی نێوان هەردوو وڵات لە ئاسیای ناوەڕاستدا دەگۆڕێت بۆ حاڵەتێکی تیرۆری گەورە. بەو پێی ئێستا ململانیەکان مەترسی لەسرە و لە پاش ئەمە شەڕێکی نوێ لە نێوان هەردوو وڵات دەست پێ دەکات. شەڕی نێوان هیندستان و پاکستان لە ساڵی 1999 کورتترین شەڕ بوو لە مێژووی خۆیاندا. هۆکارەکەشی تەنها ئەوەیە کە هەردوو وڵات لەو شەڕەدا دەوڵەتی ئەتۆمی بوون، بۆیە فشارێکی زۆر لەسەریان لە هەموو وڵاتانی جیهانەوە بۆ وەستاندنی ئەم شەڕە دروست بوو و بەڕاستی شەڕەکە وەستا. بەڵام ململانیەکان کۆتایی نەهات. ململانی و توند و تیژی نێوان هیندستان و پاکستان بە شێوەیەکی بەرچاو لە زیادبووندان. گروپە چەکدارەکانی کشمیر کە هیندستان بانگەشی ئەوە دەکا کە لەلایەن پاکستانەوە پاڵپشتی دەکرێن دەستیان کردووە بە ئەنجامدانی ئۆپەراسیۆن لە ناو و دەرەوەی ناوچەکە. لە ساڵی 2001 گروپی لەشکر تەیبە هێرشیان کردە سەر بینەی پەرلەمانی هیندستان لە نیو دلهی پایتەختی هیندستان. لە ئەنجامی هێرشەکەدا 14 کەس کوژران. گروپی لەشکری تەیبە گروپێکە کە بارەگا سەرەکێکی لە پاکستانە. لە سەرەتای دامەزراندنیدا بە پاڵپشتی خودی هەواڵگیری پاکستان دامەزراوە. لە ساڵی 2018 هێرشێکی نوێ ڕوویدا، یەکێک لە گەورەترین هێرشەکانی مێژووی مۆدێرن بوو. کاتێک دەچەکدار لە هەمان گروپ هێرشیان کردە سەر کەنار دەریایەکی گەشتیاری لە شاری مۆمبای. هێرشەکە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوو و زیاتر لە 190 کەس کوژران و زیاتر لە 300 کەسیش بریندار بوون. کە یەکێکی تر بوو لە هێرشە ترسناکەکان و شۆکێکی جیهانیش بوو. هیندستان وەڵامی هێرشەکەی دایەوە و بەڕێو شوێنی توند لە کشمیر لەوانە تەقەکردن لە خۆپێشاندەران لە کاتی خۆپێشاندانەکاندا. ئەم توند و تیژی هیندستان بەرامبەر بە خەڵکی کشمیر بە تایبەتی وای کردووە گروپە ئیسلامیەکانی ئەوێ زیاتر توندڕەو بن. لە ئەنجامدا هەرێمەکە لە دۆخێکی ململانەی بێکۆتاییدا دەمێنێتەوە. ناو بەناو هەواڵی هێرشەکان لە کشمیر ڕوودەدەن وەک لە ساڵانی 2015 و 2016 و 2019 و 2020. ساڵی 2023 و دوایین هێرشش ئەو هێرشە بوو کە لە مانگی نیسانی 2025 لە ناوسەیەکی گەشتیاری ڕوویدا و ئەمە بە سادەی چیرۆکی هیندستان و پاکستانە. چیرۆکی ململانەیە کە لەو ساتەوە دەستی پێکرد کە کۆلۆنیالیزم بڕیاریدا هێڵ لەسەر نەخشە بکێشێت و خەڵک دابەش بکا بۆ ماوەی زیاتر لە 75 ساڵ و ماوەی 75 ساڵە شلەمەنی خوێن لە نێوان ئەو دوو وڵاتەدا دەڕوا کە تا ئێستاش نەوەستاوە. چەندین شەڕ و دایان ئۆپراسیۆنی سەربازی و هێرشی تیرۆریستی و چەکی ئەتۆمی و شەڕ و هەواڵگیری و سیخوڕی ئەمانە و زیاتر ژوای کردووە ژیانی هەزاران کەس لە ناو بچێت. هەروەها ملیۆنان پەنابەریش ماڵ و گوزەرانیان لێ تێکچوو. بەم جۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتانەسێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن. خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.